صلاة بوريس خلق كانيش برنامج لسر ويناكوكيا كانوا كرد وهالويس ورقرتن شفان ريدان الدورو بري ما ريدن سرچه اساس اف هالويستات اتورقرتن بوچی هندک جارا هالویس ورگرتن بتجه ناکوکیت نافبرا کردا خدا افریدان غزه و شر اتنافبرا اسرائیل و فلسطینیا دا چیکاری گری سر هالویست کرده هیا گله جارا بسیارتی تکرن بوچی هالویس ورگرتن اشریدان غزه وک نمونه جیاوازی هیا اش هالویس ورگرتنه شوان ریدان تو باران کرنه اوی سرسری کردا چد بی چروش آوای کردستان آن روشلات کردستان آن حتی باشور کردستان اف بسیاره و گلک بسیاره دی نزیکی وانا دی سیاست مدار محمد رؤوف کین ادوی خلق میانی برنامه لسروی نکوکیا کنه سیدا بخیراتی سرچوا ممنون بسیاره ما ای که حلوی سر چه اساسی تورگرتن والله بسم الله الرحمن الرحیم پێشەوەی وەڵامی پرسیاری جەناب بەدەمەوە حەزەکەم بەشداری ئەو ناڕەحەتی کارەساتەی دوێنێ ئێوارەکە ئیسرائیل ئەو خەستەخانەی محەممەدانی قەسف کرد و 500 کەستە شەهید بوون هەو خەمی خۆمان دەرەبڕین و خی گەورە بیکاتە سەبەبی هۆکاری کۆتایی هێنان بەو شەڕە. هەڵوێست وەرگرتن پەیوەندی بە جۆری حەدەسەوە هەیە. ئەگەر حەدەسەکە نەتەوەیی بوو بە سۆزی نەتەوەی هەڵوێست وەرەگیری، ئەگەر سیاسی بوو بە شێوازی سیاسی هەڵوێست وەرەگیرە، ئەگەر دینی بوو بە پێی سۆزی دینی و عاتیفەی دینی هەڵوێست وەرەگیرە. جۆری هەڵوێستەکەش ڕاستەوخۆ چەند پەیوەندی بە تۆوە هەیە. تۆ خۆت خاوەنی حەدەسەکەی یان حەدەس لە دوورەوەیە بەڵام تۆ بەشداری حەدەسەکە ئەەکەی بە هۆکارێک لە هۆکارەکان هەیە بەرژەوەندیە یا سیاسیە یا ئاینیە هۆکارەکە چییە؟ هۆکارەکە دیاری ئەکا جۆری حەدەسەکەش دیاری ئەکا کە تۆ لەسەر و ئەساسە حەدەس هەڵوێست وەرئەگیرێ. باشە ئێستا و حەدەس ئەو ڕوودەوانە کە ڕوو دەدەن لە غەزە لە چ تەسنیف جەنابەت چ تەسنیف بوو دەدەن لەسەر ئەو پێشەکەی کە جەناب باسی ئەوەی کە لە غەزە ڕوئەدا ئەوا تەسنیفەکەین بۆعدێکی ئینسانیە و هەموو بەشەریەت ئەوەی کەوا خاوەنی قیەم و ئەخلاق بێ بەشداری تیاکا و هەڵوێستی هەیە. بۆعدێکیشی دینیە ئەوەی کەوا مسلمانە و هەستەکا کەوا قیبلەی یەکەمی ئەو لە خەتەرایە و ئەو کەسانەیش کەوا مسلمان و بە دەوری ئەو قیبلیان کردوتە قەزێ بۆ خۆیان ئەوەیان کردو بە ئامانج وەرگرتووە لێەوە سەیری حەدەسەکە ئەکەن. کەواتە توانین بڵێن دوو بوعدی هەیە. هەندێکی شەیە موقیفەکە ئەوان لێ ئەگرێ مەسەرەن دەوڵەتەکانی دەوروبەری کە عەرەبن و دەوڵەت هەندێک لە دەوڵەتە دوورەکانیش وا سەیری ئەو قەزیەکە نەگەر لەوە زیاتر گەورە ببێ بەرژەوەندی ئیقلیمی و نێودەوڵەتی ئەکەوێتە خەتەر بۆیە دەوڵەتەکان وەکو سیاسی سەیری بابەتەکە ئەکەن نەوە وەکو مەسلحەت و سیاست. ئەو هەڵویستەی ئێستا کە دەبینین لە سوشیال میدیای کوردی لە میدیای کوردی گەلەجا لە ناو خەڵک لەسەر چه ئەساس وەریان گرتووە لەسەر ئەساسێکی دینیە یان لەسەر ئەساسێکی مرۆڤایەتیە؟ دیارەکە ڕوئیەی ئەو چییە؟ ینی بابەتەکە بابەتێکی تەواو دینی و سۆزێکی دینیە لای ئەو. ئەوەی کە مسلمانە بە شێوەیەکی عام بەو شێوەی کەوا دەربارەی قودس و فەلەستینی قەدیم شتی بیستووە و لە شعوریا چەسپاوە بە شعورێکی دینی عاتیفەی عام وەری ئەگرێ. ئەو خەڵکانەی تریش ئیتر جیاواز هەیە لە بینە. هەم ئەم حەدەسە لەسەر ئاستی هەموو دنیا خەڵکەکەی کردو بە دوو بەش. لەسەر ئاستی هەموو دنیا خەڵک ئێستا دوو بەشە. بەشێکی پشتی ئیسرائیل ئەگرێ و حەقی ئەوەی پێئەدا بە ناوی دیفاع لە خۆکردن دیفاع لە خۆی بکە، بەڵام نەم بەم جۆرە وەحشیانەی کە ئیسە لە ئێوارە بە تایبەت دەستی پێ کرد و چەند ڕۆژی ڕابردوو شەرکردوێتی باسی حتا ئەمریکا باسی قوانینی حربەکە لە ئیطاری الدفاع عن النفس نە بەم شێوەی کە ئیسە هەیە و ئەوانش کە جوولەکەش لە ناو خۆیانە یعنی یەهود لە ناو خۆیانە لە ناو ئیسرائیل و لە دەرەوەی ئیسرائیلیش بوون بە دوو بەش یعنی سەیری قەزیەکە بە دوو ڕوانگە ئەکەن لە دوو ناحێوە سەیری ئەکەن. ناحەی دینیەکەی لە ناحەی ئینسانیەکەی جیا ئەکەنەوە. لەبەرەوە ئەتوانین بڵێن وەکو چۆن خەڵکی کوردستان ئێستا دوو بەرەیە ئەلبەت دوو بەرەش نییە چونکو تاکو تەرایەک لە ناو کووردا بە ڕوئیەیەکی
با بڵێن ناتەندروست سەیری قەزێکە ئەکەن، با بڵێن بە قەناعەتێکی ترەوە سەیری بابەتەکە ئەکەن، مەوزوعەکە زیاتر عاتیفیە تا زیاتر مەبدەئی. زۆر جار مامۆستا هەڵویست لەناو کورد ینی با جیاوازی هەبیت، ینی تەندروستە جیاوازی هەبیت، خو خەڵک هەموو یەک هەڵویست و یەک ڕانیە، بەڵام دەبیتە جێگای ناکۆکی و وەرگرتن هەڵویست لە یەکتری و دژی بە یەکتر لەناو کورد. ئەوەیان نەخۆشیەکە لە ناو کووردا هەیە لەسەر هەموو شتێ هەروان. ئێمە لەسەر قەزایی ناوخۆی شوین، لەسەر قەزەی ڕوئیەمان بۆ نەتەوە، بۆ نیشتیمان، بۆ عەلاقەی خۆمان لەگەڵ بەغا، بۆ عەلاقەی خۆمان لە ناو خۆمان بە درێژایی تاریخ هەروە بووین. یعنی ئێمە هینین فەقرێکی فەرهەنگی گشتیمان هەیە خۆمان لە ناو خۆمانە، نازانین وەکو وتی حتا ئەگەر بمانەوە ڕێپێوان بکەین ئەکرێ بە مزاهرە، ئەکرێ بە خۆپیشاندان، ئەوە گەر مەجای بدەی لەوانەیە بێ بە شۆڕشیش. کورد هێشتا وەکو ئاستی ڕۆشنبیری یا وەعی عامی یا تێگەیشتنی بۆ بابەتەکان بە واقع بینانە هێشتا زۆری ماوە بگاتە ئاستی هەندێ میلەت. بۆیە ئەکرێ ڕامان جیاواز بێ، بەس ناکرێ مەسەلەن ئیهانە بەڕای یەکتر بکەین یا بە قەناعەتی یەکتر بکەین، بەمەرجە سنووری مقدساتی قەزیەکە نەبەزێت. مامۆستا لەسەر ئەوە ڕەخنە لە ئیسلامیەکان دەگیرێت لەسەر هەڵویست وەرگرتن لە ئەو ڕوودەوانەی کە لە فەڵەستین نێوان فەڵەستین و ئیسرائیل دەڵێن هەڵویستیان بەهێزە بەرامبەر ئەو سوزیان دیارە وازەحە لەگەڵ فەڵەستینیەکانە، بەڵام ئەو کارە سەدانەی کە بەسەری کوردن وەک ئەوەی کە ئێستا لە ڕوش ئەوە زۆر جار ڕۆ دەدات، تۆبارانکردنی لەسەر ڕوش ئەوە زۆر جار سڤیل دەبنە قوربانی، لە ڕوش هەلات شتی واش ڕۆ دەدات لە باشووریش، بەس چونکە ئەو لایەنەی کە بە ئەو کریانانە ڕادەبێت لایەنێکی بە بوسڵمانیان بە ئیسلامی حساب دەکرێت، هەڵویستی ئیسلامیەکانی کوردستان لەگەڵ ینی لاوازە ئەوە ڕخنەیە هەیە. جەنابەت چۆن بەرسبی ئەوە دەدەی؟ من ئەو ڕەخنە بە دروست نابینم، بە بێجێ لای من. بۆچی؟ دابەشبوونی ئێمە بەسەر دوو میحوەری ئێرانی عێراقی بە درێژایی تاریخ لە زمانی ڕۆم و فارسەکانەوە، دوایی لە زمانی عوسمانی و سەفەویەوە، دوایی لە زمانی ئێران و تورکیاوە، بە حکمی جوغرافیا، بە حکمی عمقی قودرەت و دەسەڵاتی ئەو دوو زلهێزە بە درێژایی تاریخ کوردی هەمیشە دابەش کردووە بەسەر هێزەکانە، دوایی خیتابەکەشی دابەش بووە، دوای ئێستا لە ئێران ساڵانە چەند کەسی عەدامەکرێ، خەڵکی کوردستان چەند هەڵوێستی هەیە، چەند کوردی عەدامەکرێ، چەند هەڵوێستی هەیە، چەند مزاهرە کراوە. هەڵویست نینە لە دەربارەی مەسەلەن لە تورکیا هەرچیەک ئەکا لە ڕۆژ ئاوا کوا هەڵوێست، باسی ئیسلامی نییە، ئیسلامی و عەلمانی و نەتەوەیی وەکو یەک لە بینی ئەم دوو دەوڵەتە دابەش بوون، لە بینی دەسەڵات و هەژمونی ئەم دوو دەوڵەتە وەکو یەک تەقریبەن ئەتوانم بڵێم بێدەنگیان هەڵبژاردووە. ئەمە ڕەبتی بە ئیسلامی و عەلمانی نییە، ڕەبتی بە کێشەی ناوخۆیی کوردستان هەیە کە تەقسیمە لە هەم ینی دابەش بۆ لە ناوە لە ئیرادەی سیاسی، لە ئیرادەی نەتەوەیی، لە هەموو جۆ لە ئیرادەی حکومڕانی. ئەم دابەش بوونە کاریگەری کردووە لەسەر تاکی خەڵکی کوردستان، بەڵام وەختێک دێتە سەرەوەی کەوە لە ڕووی ئینسانیوە خەم بخورێت، وازەحە ینی کاتێک کە خەڵکی کوردستانی ڕۆژئاوا لێە قۆمێ ئیسلامیەکان پێش هەموو کەسێ دەست پێشخەریان کردووە بەدەمیانەوە ڕۆیشتون بوعدە ئینسانیەکەی. ئەمما ئەم بوعدانەی تری کە عەسکەریە سیاسیە دابەشبوونەکە لە ناخی کوردستانە دەستی پێ کردووە، جا ئیسلامیەکەش وەکو عەلمانیەکە وەکو نەتەوەیەکە بێ زۆر جار بێ هەڵوێستە. ئەبێت ڕەخنەکە گشتی بیت، ئەبێ ڕەخنە لە هەمومان بگرین و ڕەخنە لە وەزعەکە بگرین بۆ ناخۆی خۆمان لە ڕووی سیاسی، لە ڕووی فکری و ئایدۆلۆجی، لە ڕووی حکومڕانی، لە ڕووی نیشتیمان پەروەری، لە ڕووی وەعی قەومی بە شێوەیەکی گشتی. ینی نەخۆشیەکە گشتیە وەقوڵاییەکی مێژووی هەیە، ینی بە درێژایی مێژوو ئەو تەقسیمە بووە و تا ئێستاش بەردەوامی هەیە. بەرژەوەندیەکانیش تەمان ئەو تەقسیمە بەرژەوەندیەکانیشی دابەش کردووە. تو بێژیش ترسێت تورکیا و ئیرانێدان نەشن هەڵویستی وەربگرن؟ بەشێکی ترسە، بەشێکی بەرژەوەندیە. این بەرژەوەندیت خود پارێزن. بەڵێ، یعنی بەرژەوەندی بەری هەڵویستیە.
نایتر بەرژەوەندیەکە هەڵوێست دروستەکە هەر لە هەموو دنیا هەوێ مەسلحەت خۆی هەر خۆی مەسلحەت ئینتاجی مووقف ئەکات مامۆستا رەخنەیەکەدی هەیە تووشی ئەوە تەوجیهی واتی تەکردن ئەوێت هەڵویستی وەرگرن بەرامبەر دۆزێکی وەک دۆزە خەڵکی فەڵەستینێ دبێژن خەڵکی فەڵەستینە چ هەڵویست نەوەرگرتینەش دۆزە کوردانش کارەساتی بسەری کوردە هاتین کارەساتە حەلەبچەیە کارەسات ئەمفالێنە کارەسات حتا ڤیدیۆماهیکێنێت پشتی ریفراندۆمێنە یعنی هەر جارە کارەسات بسەری کوردە هات بن خەڵکێدی تایبەت عەرەب خەڵکی فەڵەستینێ پتر نزیکی وی لایەنی بووینە ئەو لایەنێک و کارەسات بسەری کوردایینای بۆچی ئەوت بێ هەڵویستن کارەساتێت بسەری کورداتین بۆچی کورد هەڵویست بن کارەساتێت وانە ئەوە پرسیارەکە تێتاکردنێ ئەوە پرسیارێکی بەجێیە ئێستا وەختی وەڵامە گلەیی لە عەرەب بکرێت جێگەی خۆیەتی عەرەب باسی عامەکەم یعنی لە مەغریبەوە بۆ عێراق ئەوەی کە بە عەرەبی قسەکە یا خۆی بە عەرەبە زانێ زۆر جار بێ هەڵوێست بوون یا پشتی ڕژێمی بەعسیان گرتووە یا حتا ئێستش جار کە زمان عەرەب حکمی عێراقەکە بەس بالئەسڵ خۆشی زۆر بە عەرەب نازانێ هێشتا تا ڕادەیەک هەر بێ هەڵوێستن بەڵام بۆ خەڵکی فەڵەستین بەڕاستی خەڵکی فەڵەستین هەتا ئێستا لە 1940ەوە تا ئیسا بەس فریای ئەوە کەوتووە بیر لە خۆی بکاتەوە یعنی هیچ ئەوەی نێ ئیرادەیەکی نییە پشگیری کەسێ بکە یان نەیکا هی شعبێ یان نەیکا قەزەیە یان ناچونکو هەر بەردەوام لە لێدانایە بەردەوام لە کارەساتایە بەردەمام لە ئیبادەکردنایە لەگەڵ ئەوەشە ئەوە ڤیدۆی خالید مشعەلەوە بزانە خۆتان وەکو کەناڵ 24 مقابلەتان کردی یەکێکیان مقابلەتان کردووە بە سەراحەت بە ناوی خۆیانەوە قساکە کە کورد مافی ئەوەی هەیە دەوڵەتی هەبێ حەقی تەقریری مەسیری هەبێ چ عەرەبێ ئەمە بە فەسیحی ئەمەی وتوە جگەلە لەوان جا باشە ئەوە کەسی ڕەقەمیەک و ژمارەیەکی ئەو حرەکەتەیە و عەرەبیشە ئیتر لەم ئەدەی چ کوردێک جگە لەم ئەخیرانەکە هەفتەیە 10 ڕۆژ لەمەوبەر سەرۆکی هەرێم بە سەریح وتی فەلەستینیەکان حەقی ئەویان هەیە دەوڵەتیان هەبێ ئەوە یەکەم جارە کورد بیڵێ باشە نەوتراوە ئەفرەخنە سەر بوچ تەوجیهی کوردات بوچی سەر چه ئەساسە فەرخنەتەکردنێ کو بوچیت بێ هەڵویستن ینی کوردۆ هەڵویستەوە نەخواندیە کورد پێنە حەسیینە ئەوان هەڵویست خۆ نەگەهاندینە ئیلا ئەگە جارێکی مقابلەك بێتەکردن وەک کەساتێکی وەک خالت مشعلی وەکمە کورسم بشار گەلکری هەڵویستی خۆ ئاشکرا کرد وەکی جەنابێتە بەحثکردیت و بێژیت ئەوت مبادرنینن عەرەب مبادرنینن فەڵەستینیت مبادرنینن ئیلا جارێکە کە پرسیار جێ بێتەکردن ئاخر تو ئەگەر خۆت قەزیەت هەبوو وەکو کورد ئەبێ خۆت خاوەنی قەزیەکە بکەیت تەرحیکەی بیگێڕی بە وڵاتانە بەناو گەلەکانە کوا خۆی ئێمە جارێک و کورد هێشتا وەکو هەر خۆمان بە جددی خاوەنی قەزیەکە نەبووین هەتا تۆ یەک جار ئەو کابرات داوەت کردووە ئەوی ژهات مووقفی خۆی وتووە خۆیشی توانی نەیڵێ بە زووتی بەڵام چ کەسێک لێرە ڕۆیشت باسی ئەو قەزەی فەلەستینی بکە ئەم مۆزوعی دابەشبووناون ئەوەی کە ئیسا هەندێک لە کورد ناڵێم هەمووی هەندێکی زۆر کەمیشن بە خەلفیەکی ئایدۆلۆجی و ناکامڵ و دوور لە وەعی شەڕێکی ئایدۆلۆجی لەم کاتە ئەیانەوێت دروستکەن وازان لەمە چ قازانجێکەکەن لەوە بۆ نمونە ئەگەر ئێستا ئەمە کورد خەڵکێک لە ناو کوردستان ئیعلامی بێت یان نخبەیەکی قەڵەم بەدەست و ڕۆشنبیر بێ پشتی ئیسرائیل بگرێ مباشر ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ قازانجەیەەکە تۆ لەکوایت تۆ ئێستا لە ناو جەرگەی 4 وڵاتایت هەر چواری بەیەکەوە پشتی قەزەی فەلەستینەگرێ هەر چواری بێکەوە تورکیا عێراق سووریا ئێران لێرە چەند کەسێ لە کوردستان پشتی دژ بە قەزەی فەلەستین بێ دژ بە قەزەی قودس بێ دژ پشتی ئیسرائیل بگرێ قازانجەکەی لەکوایە ئێمە ڕیفراندۆمان کە کرد لەبەرەوەی لەگەڵ بەرژەوەندی ئەوانەیەکی نەئەگرت لەبەر ئەوە نەبوو نامەشروع بوو لەبەرەوەی ئەوان ڕازیان نەبوو ئەمریکاش ڕازی نەبوو قەزەیەکی حەقی قانونی خۆمانە قەزەیەکی ئینسانی قانونی حەقی خۆمانە بەس لەبەرەوەی ئەو 4 دەوڵەتە ڕازی نەبوو ئەمریکاش ڕازی نەبوو ئێتە شتەکە فەشەلیە ناوسەری نەگرت شتێکی ئاوا حەقی مەشروع سەرنەگرێ ئەی ئێستا چۆن ئەتوانی دژ بە ئیرادەی 4 میلەت
چوار دەوڵەت جگە لە دەوڵەتە دوورەکان لەسەر چه ئەساسی ئەم بیرکردنەوە ئایدۆلۆژی ئەکرێ تو بێژی ئەف هەڵویستێ هەندێک جارە وەک پشتەوانی بۆ ئیسرائیلێ شەڕێ غەزەدا هەندێک جارە ئەم بینین هەندە نخوبا کوردی پشتەوانی ئیسرائیلێ تکات ئەف دیاردەیە ناف کووردا بتنێدا هەیە ئان ناف عەرەبیشدا هەیە عەرەبژی هەین پشتەوانیا ئیسرائیلت کەن دوێ شەڕێدا لەگەل حەماسێ الغەزە یعنی ئەف دیاردا جەنابەتان کە بە حەسکری بەس نافمە کوردەدا هەیە ئان بیتل بەغداژی هەبیتل ئەنقەرەژی هەبیتل تەهرانیژی هەبیتن احتیمالات ناف عەرەبی جیهێدیشدا هەبیتن ji ber çێک هەڵویستێوە ناگونجیت گەل هەڵویستە ئیسلامیە بەڵێ باسی خۆی هەڵوێستەکە لە ڕاستیە باسی ئیسلامی و نائیسلامی نییە ئەوەی کە بەو جۆرە بیرەکاتەوە نخبەیەکی عەرەب کە ئەڵێن ئێمە عەلمانین و حەداسین و ڕیفۆرم خوازین ئەوەندەی پشتی لەم کاتا بڵێن لەم وەختا تەحلیل بەوە ئەکەن مبەرڕات پاساو بێننەوە بۆ موقفی ئیسرائیل ئەوەنە جددی معارەزەی دەوڵەتەکەی خۆیان ناکەن کە دیکتاتۆریەتە ئەم تەفسیرە ئایدۆلۆژیە بۆ ئەم جۆرە حەدەسانە کە ئەکەوێتە ئەو دیوی ئەخلاقەوە معایری ئەخلاقیوە زەرەری گەورە لە ئەسلی مجتەمەعەکە ئەدا چونکو مجتەمەع چەواشە ئەکا یعنی قەزیەکە ئەتوانی بڵێ قەزیەکە لا ئەدا لە مەساری ئەسلەکەی خۆی خەڵک وەعی جوان لە قەزیەکە وەرناگرێ ئەگینە ئیسە ئێرانی مزاهراکەن دژ بە فەلەستین لەبەرچی لەبەرەوە ناڕقێن لە عەرەبە یا ڕقێن لە فەلەستینە ئەڵێ سەروەت و سامانی ئێمە ئەدا بە فەلەستینی شەڕی پێکەن لەگەڵ ئیسرائیل یعنی ئەگەر ئێران پارە نەنێرێ بۆ فەلەستین یا ساڕوخی بۆ نەنێرێ بڵێن یا تەدریبیان پێنەکە خەڵکی ئێران کێشەیەکی نییە نە فارسی نەغیری فارسەکەشی باسەکە لەوێ تەفسیرێکی مادی بۆکرێ چونکو لە نزیکەوە بینیمانن ئەڵێ ماڵی ئێمە سەروەتی ئێمە ئەدا بەوان شەڕی پێ بکەن کەواتە ئەگەر پارەکەی نەنارد ئەوان کێشەیەکیان لەگەڵ قەزەی بەڵام کابرایەکی عەرەبی میسری مەسەلەن تونسی یا سووری هەرێکێک لەوانە حەت ئەمە بۆعدێکێتی بەڵام تۆیسا هەندێکە دەیە بە ناوی دین مێزەریشی بەسەرەوەیە خۆشی بە موسڵمانی دەرەجەیە کە زانێ لە سعودیە لە ئیمارات پشتی فەلەستین ناگرێکە بە حساب هاودینێتی و بە حساب هاوزمان و هاونەتەوەیەتی پشتی ئیسرائیل ئەگرێ ئەمە چییە؟ ئەو مەلایە ئەو مێزەر بەسەرە یا ئەو قەڵەم بەدەسە عەلمانیە لەگەڵ سیاسەتی دەوڵەتەکە ئەڕواکە ئیسە لە مەرحەلەی تەطبیعە لەگەڵ ئیسرائیل ئەڵێ من گەیشتومەتە نیوەی ڕێگە ئەم حەماس ئەم فەلەستینە ئەم مقاومە لێم تێکەدا باسەکە لای ئەو باسی حەق و ناحەق نییە باسی ئەوە نییە شەعبێک کۆتایی پێ ئەهێنرێ باسی ئەوە نییە شەعبێک ئیبادە ئەکرێ باسی ئەوە نییە بەیت المەقدس ئەگەر سەفەقەی قەڕن سەر بگرێ یا بێتە عاسیمەیەکی یەکجاری و کۆتایی پێبهێنرێ بۆ ئیسرائیل یا ڕوخێنرێ و هەیکەلی سولەیمان لە شوێنیادا ئەنرێ کە زیاد لە 20 ساڵە دروست کراوە هەیکەلەکە لای ئەوە کێشە نییە بەس لای مسلمانێکی نخبەی ملتەزیم متەدەین ئەو قەزەیەکی دینیە جەنابەت وەک بەگراوندێکا ئیسلامی جەنابەتە هەی تۆ خواندناتە ئان تەقیماتە بۆ هەڵویستە ئیسلامیە ژوان ڕیدانە دەوروبەرێمە تا چ خواندن بە هەیە بۆ vê هەڵویستی تارە تولگەل vê هەڵویستی یان تەرەخنەیەک بۆ vê هەڵویستی بەرەف پێش بە بچیت بەرەف ئاراستەیەکێ دروستکری بچیت یان وەکی خۆ بمێنیتن من لەگەڵ هەموویانم یەک شت نەبێ لەگەڵی نیم هەر کەسێ بڵێ نابێت جوولەکە دەوڵەتی هەبێ شەڕی ئیمڕۆ شەڕی کەلیمەی یەهود و موسڵمان خاتە بەرامبەریە ئەبێت فۆکس لەسەر ئیسرائیل و کیانی ئیسرائیلی و ئەو عەقڵە سەهیۆنیە بێ کە ئیشی لەسەرەکە بێ فۆکس لەسەر ئەوە بێ مەوزوعی تەکفیر و خیتابی تەکفیری شتێکی غەڵەتە ئەمما لەگەڵ قەزەی فەلەستین بی قەزەیەکە قودسە دینیە فەلەستینیش وەکو شعب قەزەیەکی ئینسانیە قەزەکەش بۆکو شەرق ئەوسەد قەزەیەکی سیاسیە و زۆر خەتەرناکیشە احتیمالە ئاگرەکەی هەمومان بگرێتەوە لەبەرەوەی ئیسلامی لە وڵاتە ئەو دانەدانە خەڵکە تونڕەوە نەبێ ئەوی تری چیەکە دوعایان بۆکە هاوسۆزیەکە هەوڵەدا ئەو خەڵکە قەنەعەت پێ بکە ئەوانش دوعا بکەن هیچی تر ئەگەر دەرگایەکی خێرخوازیش کراوە یا چوار فلس بنێرن یا چوار
فەردە برنج بنێرن بۆیان بیخۆن یا چوار ئاوێکیان بۆ بنێرن شتێک بنێرن ئەو خەڵکە لە برسان نەمرێ یان لە بەزامەکەیەوە نەتلێتەوە دەرمانێکی پێ بگا. ئیسلامی چی کردووە؟ ئیسلامی ئەم وڵاتە خەڵکێکی بێدەسەڵاتە، سوڵتەی نییە، هێزی نییە، ڕۆکێتی نییە، پارە و سامانی نییە، حتا مەکینەی ئیعلامی گەورەشی نییە، هیچی نەکردووە. مجرد دەری ئەبرێ من ئەو حەدەسە بوعدە دینیەکەی ئازاری ئەدا، بوعدە ئینسانیەکەیشی لە ڕووی زەمیر و ئەخلاقەوە ئازاری ئەدا. باشە ئیسلامی ئەف هەڵویستە هەیە لەگەڵ دووزت وان گەلێت دەوروبەرێمە سەر ئەساسێکی ئاین ئینتیما ئاینی شیایە ئیسلامی کوردستانê şiyaye helwîstê van gropan helwîstê van xudadê van kêşewek Falastînê an xeyrî Falastînê jî helwîstê ereba bu kêşa xwe bikêşîtin dîtin û nezrek û backgroundekî îslamî yanî çunku ew îslamî ne peywendiyê wal gelek hene şiya bî divê peywendiya îslamî gel van gropan van cemaata bikêşît bû doza gelê Kurd. کار سەرنجی هاتیاکردنێ کاک ئەحمەد ئەو خۆتە زانی بوعدی ئایدۆلۆجی لە ئینسانەوە قەناعەتی ئیمانی اینجا بوعدی تەنزیمی و ڕێکخراوەیی کاریگەریەکان لەسەر ئینسان نیسبی دروستەکە ئەوەی کەوا مەسەلەن فکری نزیکترە لە حەماس کە ئیسا خاوەنی قەزیەکەیە عاتیفە و مووقفی وازەحتر و جددیتر و تونترە ئەوەی کەوا لە خواری ئەوانە ئیتر بە ڕێژەیەک دێتە مسلمانێکی عادەتی خەڵکی ئەم کوردستانەکە باو باپیری کاتێ حەجی کردووە هەتا 1965 هەموو حاجیەکی کورد چۆتە بەیت المەقدس حەجی خۆی مقەدیمە لێوە دەست پێ کردووە دوایی چۆتە مەدینە اینجا چۆتە مەکە لە 67 بەدواوە حاجی کورد ناچێتە ئەوێ چونکو لە 67 بە دواوەی تر تەواو ئیسرائیل سەیطەرەی کردووە و قودس لە ژێر دەستی ئومەتی ئیسلامی و عالەمی ئیسلامی فەلەستینیەکان و عەرەبان نەماوە ئەو باگراوندە لە ناو کووردا هەرماوە و ساڵانە بە حەفتانەش باسی قودس و یەکەم زێدی با بڵێن ئەنبیا و مرسەلین و شوێنی هەموو ئەدیانەکانە هەموو زۆربەی پێغەمبەرەکان لەوێ بوون قودسیەتێکی لاشعوری ئینسانی مسلمانە دروست کردووە ئینسانیش لە ڕووی عاتیفیوە هەمیشە وەلای بۆ ئەو شتە هەیە کە بە مقەدەسی ئەزانێ و ناتوانێت خۆی بگرێ وەلانی کەم بە دوعا بە هەر شتێکە پێی بکرێ خێر بێ مووقیفی بەرامبەر دەرەبڕێ ئەمە ئەم ڕێژەیە شتێکی تەبیعیە ڕوئەدا هەبوو و ئێسەش بەردەوامە بێت مامۆستا پرسیارێک هەیە سەرێ ئاخفنا جەنابێتە ئیسلامیەت کوردستانê şiyayîne helwîstê ereba bu kêşa Kurdî kêşin yanî berjewendiya kêşa Kurdî da ji ber peywendiyê wan wek backgroundekî îslamî gel îslamiyet ereb. کاک ئەحمەد پێش ئەم قەزیە گەرمانە ڕوودا ئیسلامی کوردستان درێغی نەکردووە لەوەی کە سۆزی عەرەب ئیسلامی عەرەب ڕابکێشێت بۆ دۆزی کورد. من شتێکم لە بیرە ئیسە لێرە ئەیگەڕمەوە مام جەلال بە ڕەحمەت بێ یەکەم جار کە لەگەڵ بزوتنەوە تێکەڵ بوون بزوتنەوەی ئیسلامی ئەم قسەم لە بیرە دوو جار کردی جارێ بۆ بزوتنەوە جارێکیش دوای بزوتنەوە کە یەگرتو دروست بوو وتی ئێوە زەرور بوون لەم حرەکە کوردیە شۆڕشا ببن بۆ ئەوەی بتوانن عەرەب و عالەمی ئیسلامی قەناعەت پێ بکەن بۆ قەزەی ئێمە و خواهڵ ناگرێ بزوتنەوەش کە دەستی پێکرد بەیاناتی ڕقەمیەک و دوو سیان هەمووی لەسەر قەزەی کوردی بوو هەتاوەکو بەعزێ مەرحەلەش باش ڕۆیشت کە یەگرتو دروست بوو لە یەکەم کۆبوونەوە دووەم کۆبوونەوە بووە مام جەلال وتی کە ئێستا کاتی ئەوەیە ئێوە بتوانن ئیسلامیەکانی عالەم بەتایبەت ئیخوان قەناعەت پێ بکەن بە قەزەی کوردی ئێمە هیچی ترمان لە ئێوە ناوێ و هیچ وەزیفەیەکی تر بۆ ئێوە بەقەدەر ئەوە بۆ کورد گرنگ نییە یەکگرتو و خۆم کە یەکێک بووم لەوانە بەردەوام تیا بووم درێغی نەکرد لەو قەناعەتە زۆری شتیان ماندوو بوو هەتا قەناعەتی بە ئیخوانی هەموو عالەم کرد کە قەزەی کوردی قەزەیەکی مەشروعە و فیدرالیەتیش حەلێکی مەشروعە بۆ قەزەی کوردی ئەمە
ئەمە بە هەڵوێ سوەر ناگیرێ، ئەمە بە ئیشوەر ناگیرێت. اینجا بینی ئیسلامیەکان ینی با بڵێن ئەوەی ئیسلامی لێرە کە مؤتەمەرات گیراوە لە تورکیا، لە میسر، لە حتا لە ئەوروپا کە کۆبوونەوە کراوە. موضوعك جناب بحث كر حاسة كان بتر فوكس بخينا سر وقتش خالد مشعلي بحث دست بكر برنامج كردستان 24 نكاتة خاره يما كرد الروانين كي هاو چرخ دا ام پیوندی هف پیوینات که این کردستان 24 هف پیوینات قال کسانت کاریگر عالم عربیش اسلامی بگیره حتی علمانی و یساری ما ورقتش اسلامي حتى توجه اخواني حتى توجه يساري وماركسيشي ما يتورقرتني هندك تعطينا خار هندك جدي انا خاره بيفان كسا وقت تشكو كردستان 24 پیوندی قال كت حلويست واش الف حتى ي برجوانديا کشا کردی دایه وقتی مرو برای خودت وان اف پیوینات بجتم با بوچی کاریگری وان هلویستا دیار دینه سر عمق عربی اف تقصیریش کردایه که کرداشول نکریه سر عمق عربی سر نخبه عربی سر کسانت عربی که بجن هلویسته هوا چش کشا کردی کم دا خلق آگادار بید بزانیتن که هلویسته که باشش کشا کردی های آن اف نخبه بتین الهیویان دینه کردک بشید و میدیا که کردی بشید هلویسته چش کشا کردی دا هلویسته خیلی باش بجیتن. کاک احمد کرد بدریجایی تاریخی لدوشتا زور فقیره زور دسپیه یکم تسویقی خوی و قضیه‌کی و دراسات قولی شیء حتى تسويقي منتج انتاجي ناخوي خويشي بحياتي امدو فن نازانه امدو هنر نازانه نايزانه بو نمونه منيسا نمونات بو ينمو اسلامي وعلماني وكو يك فقيرين بو فقره كمان فرهنگيه كولتوريه نايزانين فيري نبوين اما شعبي مستقر نبوين هيج خل كولتوره كمان زور لاواز زور فقير وهجارين بو نمونات بيعلم ئێمە لەنەوە دوو هەتا ئیستا خاوەنی حکوومەت و دەسەڵات و پارە و ئیمکاناتی خۆمانین باشە چەند مؤتەمەر چەند جار عەرەبی عالەمی عەرەبی هێنراوە لە ناو هەولێرا مؤتەمەری بۆ بگیرێ بۆ قەزیەی کوردی چەند جار کراوە تا ئیسە ئەبوایە 2 ساڵ 3 ساڵ جارێ عەرەبی دنیایان کۆ کردایەتەوە لە ناو هەولێرا مؤتەمەریان بۆ قەزەی کوردی بکردای چەند جار کردویانە ئەمە هیچ بۆ لە دەرەوە چەند جار توانیوانە کاکە 3 ساڵ جارێ 5-6 ملیۆن دۆلار برن لە یەکێ لەو دەوڵەتە عەرەبیانە مؤتەمەرێ بکەن لەسەر قەزەی کوردی هیچ یەک حیواری عەرەبی کوردی کرا لە میسر ساڵی 2002 بوو یەک بوو شتێکی وابوو کۆتایی پێهاتوو بڕاوە و تەواو نەما هیچ ناکرێت ئێمە وەکو شەعب وەکو هەمومان بە ئیسلامی علمانی نەتەوەی نیشتیمانی کەم تفاقین کەم زمانین کەم قەڵەمین ڕەفیقێکم هەیە کوردە بە جنسیە دانیمارکیە بە قەومیەت کوردە عالمێکی گەورەیە کتێبێکی گەورەشی نووسی و باسی کوردی زۆرتیایە لە مستەوای ئەمریکا و سنغافورە و ئەڵمانیا بۆیان تەبع کردووە و کورد هەر لێشی ناپرسێتەوە ئەڵێن لە بەریتانیەکەم پرسی ڕەفیقم بوو وتم بۆچی دەوڵەتتان بۆ جوولەکە دروست کرد بۆ کوردی ناکەن بۆ وتی یەک جوابی داوە وتی جوولەکە قەڵەمی هەیە ونیتانە تا قەڵەمت نەبوو زمانیشت نییە زمانیشت نەبوو قدرەتی تەسویقی حەقەکەیشت نییە يعني ئەو تاڵق سوێدانێک شوان باێت مە چاف پێکەفتم گەلکری گوتی ئەس حتەنو کە میدیا کوردی من نەدیتە ئەس گولێ ببم يعني باغفيت كيشا كردي ناف بميديا دا اسمي فان هافليري الفندق هندي بفيا اس كانالك عربي كوب عربي باغفيت استيب جام سر كردا باغفيت قلت هندي كانال من لي جرامش كانالات كردي ناديتن كوب عربي باغفن اسبك هولتك عرب هافليري قوي خوب دام بجا رخنك قلت ميديا كردي في زمان عربي باغفيت دا كيشا كردي درستي بجهيته عربه يعني جنابته يعني بحث في خالب كاتن كرد ناشياينا سر عمق عربي نخبة عربي كار بكن هر چنده کنفرانسیت هات اینا کرنه يعني راستت کم بن راست الاست
داخازی آن آست کشا کردی نبن اگه کنفرانس گله گذاشتی نکنن برای چند تایی و کنفرانس کاتا کردن از خوبش دار مبتدا سر کردیت فعلی و کارسات کردیت فعلی و چند نخبه عربی همی عالم عربی دعوت کردن لبون همیاش طبعا هلو استوا گله که باج بود در حق یعنی کرداد وقت آخفتین الوری و راسته کرد پتر محتاجی وینه پتر محتاجی عندنا کنفرانس هات یکرن الدوحه از خوی باش دار بیم سر کشا کردی یک کنفرانس هاتی نکردن بس راست احتمال بی آستی ما آستی کو کشا کردی تدا بیتن امچینه بسیار کادی تره افشار اینو که الفلسطینی تأکرن غزه تأکرن نافبرا اسرائیل و چک دارت حماس دا الغزه و بیتن یعنی برفرهتر لی بیتن هگر هاتو برفرهتر لی هات ایران هاتت ناف خطی دا ترکیه هاتت ناف دا دولت دیت عرب مصر بیتن سوریا لبنان اوه دی چه کاریگریه الحرم کردستان و هلویست حرم کردستان چله بید تایبته که امزانین هلویست بغدای رونه واضحه هلویست ترکی بید حتی احتمالا نه با رون بیدن بس احتمالا پاشاروش ده اگر بلین اوجی بیتت سر خطی هلویست ایران جی يرونه يسوريا يلبنان يأردن وقت جماور وقف كي حرم كردستان وقت ده صلاة هلو يشتوي بيتي تشاوبتن اف خرابه بكرده ام باشه هكا افشره دركفيت اش اطار خوي نوكته دا كاغ احمد اما لم بابتا گرنگا هستيار خطرناكانا زور خطر عاطفي بيركينوا يا نرجسيانه سيري قضيه بكين او خطر اما ئێستا هەموو ڕۆژێک لەس ئەگەر سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت سەرۆکی پەرلەمان کەیسە دەوامی نییە ئەگەر قسە بکەن لە مەحفەلی ڕەسمیە پرسیاریان لێ بکرێ ئێوە مووقفتان لەگەڵ عێراق چیاڵە ئێمە بەشێکین لە عێراق کەلیمەی ئێمە بەشێکین لە عێراق یعنی چی؟ یعنی دەستوریەن قانونیەن خیتابی سیاسی ئەمنی عسکەری من بەشێکم لە عێراق لەبەرەوە مووقفی بەغا چۆنە ئەمڕۆ ئەبێ مووقفی هەرێم وابێ چونکو بەشێکە لە عێراق ئەمە یەک دوو ئایا کوردستان ئەتوانێت خیتابێکی جیاوازی لە ئێران و تورکیا و سووریا و عێراق بێ لە کاتێکە ئەمانە بچنە شەڕێ لەگەڵ ئیسرائیل ئێمە هەرە بین بەژێر دەبابەوە ئەسڵەن شەرمان نامێنێ بە پێوە باش ئەو هەف پەیمانیە مەلگەل ئەمریکا چ دەچبیت بێرێ ئەوە چ ژمارە بیتەکە هات و تشتێکی و ساڕیدا ئەمریکا ئەو وەختە شتێک نییە لای ئەمریکا ناوی کورد و کوردستان و شت بێ قەزیەکە ئەوەنە گەورە ئەبێ لە ئاستی عالەما بێ ئەمریکا هەر نایپەرژێتە سەر کورد و کوردستان و شتیوە بچ وەک پێگەیەک ئەمە پێگە نییە شەڕی گەورە بۆ ئەمریکا ئەس بێژم ئێرە نابێتە پێگە کاک ئەحمەد ئێرە هیچ نییە ئەگەر بوو بە شەڕ ئەو بۆچی ئۆستۆلی هێناوەتە دەریای سپیناوە ڕاست ئەو لێوە شەڕەکانی خۆیەکات نا ئیشی بێرە نییە ئەو لە دەریای سوورەوە ئەیکا ئەو لە موحیتی هندی و ئەتڵەسیوە ئەیکا ئەمان پارچە ئەرزەتی کە ئەرزە پڕی مشتێکە بێ ئێمە نابێ خۆمامان لێ بگۆڕێ لەسەر ئێمە لەسەر خەریتە ئەگەر خەریتەی ئەرز دوور خەیتەوە عێراقیشی تیاجێ نابێتەوە نەک کوردستان ئێمە هێشتا نەبووین ئەمریکان و کە هەبوونە خول هەرێمە کوردستانی ڕۆژ ئاوای کوردستانی هەی هێزت عسکەری یەت هەین و مەسترین قونسولیاتێت ئاواکردن لە هەرێمە کوردستان ڕاستەکەی ئەوە بۆ تەوازونی ئیقلیمیە بۆ ئەهدافێکی مستەقبەلی خۆی لە جەوێکی ئارامە نەبووە قەزەیەکی گەورەی وەکو ئیسرائیل ئەگەر ئیسرائیل و فەلەستین ئەگەر عەرەب و تورک ئومەتی ئیسلامی بوو بە قەزەکە گەورە بوو بە شەڕێکی نیمچە حربی مەنتیقەی و عالەمی ئەو وەختە ئەمریکا کوردستانی هەر لە بیر نییە قەزەکە گەورەترە بێ لە ئێمە چونکە وەختە کاک ئەحمەد عێراق ئەگەر لەگەڵ ئێران لەسەر یەک خەت بوو گەورە بوو جەیشی عێراقی لە بەغداوە دێ لە کوردستانەوە ڕوا بۆ سووریا شەڕەکە کورد دەتوانێت بڵێ ڕێت لێ ئەگرم ئەتوانێ بڵێ 500 دەبابەی عێراقی و 50 تەیاری هەلیکۆپتەر و تەیاری عێراقی بێ بەناو هەولێرا بڵێ من ئەچم لە ڕۆژئاواوە چم شەڕەکەم لەگەڵ ئەمریکا ئەگەر ئەم شتانە گەورە بوو کوردستان توانێت بڵێ بەچی ئەڵێ ڕێت لێ ئەگرم ناتوانێ ئێدکەواتە ئەو کاتە چی ڕۆدا ئەبێ بڵێ جەیشی ئەمریکیە لە عێراقا دابەزێ شەڕەکە ئەگەر جەشی ئەمریکی مێ لە عێراقا شەڕ بکە خۆ نایەت شەڕێکی بچووک بکات
شەڕێکەکە لە مقابلی قدرەتی ئێران و عێراقا کورد لەوێ چییە؟ هێزەکەی چییە؟ قدرەتەکەی کامەیە؟ ئەم جۆرە بیرکردنەوانە کە تاکتاکی کورد بیری لێکاتەوە و خەیاڵ پڵاوی بووەکە ئەمە زۆر دوورە لەو واقعە ئەگەر شەڕ گەورە بوو. باشە دیتنە کادیە هەی بێژیتن چەند دەور و بەرێمەی مستەقر بیت بێ ئاژەوە بیت بێ شەڕ بیت فوکسە بەغدا سەر هەرێما کوردستانە و ئەف دەستکەوتێت هەرێما کوردستانێ پێجەتێ جودا جودا ژێ بکەشیت و کێم کەتن چەند دەور و بەر ببیتە ئاژەوە ببیتە شەڕ ببیتە مشکلە فوکسە بەغدا سەر هەرێما کوردستانێ کێم دەبیت هەندێک پتر چین کوت بێت ئەvە احتیمالات بەرژەوەندیە هەرێما کوردستانێدایە ئانژی ئەگەر بێت و گۆڕینەکەت سنوورێت ناودەوڵەت چێ ببیتن احتیمالات بەرژەوەندیە کوردستان دەبێت گەلێک جارە شەڕ دەڤەرێ یت بەرژەوەندیە کوردە وەکی شەڕێ کوێتێ و عالم خێر هات دژی عێراقێ قازانجا کووردا داهات وەکی ڕەفامەیان ملیۆنی بەرژەوەندیە کووردا داهات یعنی گەلێک جارە ڕوودان سۆ چێت بند بەرژەوەندیە کووردا تێتن نێرینەکە هەیت بێژیت هەندی منتەقەمە یا مستەقر بیت یا بێ ئاژاوە بیت یا بێ شەڕ بیت یا بێ مشکلە بیتن کورد قازانج ناکەن و فوکسە بەغدا سەر کوردای نەبەس یا بەغدا احتیمالە فوکسە ئیرانی فوکسە تورکی کو ئەف دەستکەفتی بدەست کووردا ژ هاتین نەمین بەڵام ئەگەر قولپینێک چێ بیتن معادلاتێت ناودەوڵەتی داد بیت بەرژەوەندیە کوردەدا آخر پرسیارەکە تقریبا 5 پرسیاری تیا جا من کامیان جواب هەمویان پێنجە زۆر قورسە بێ یەک ئەگەر کاتە بێت جاوی باش فەرموو بەشێکی قیاس مع الفارقة یعنی مەوزوعی کوێیت مەوزوعێکی زۆر جیاواز بوو کە بە خەیری کورتەوا بوو ڕژێمێک شکستیان بە ڕژێمی سەدام و حیزبی بەعەسیانە کورد لەوێ قازانجێکی کرد لە دوای هیجرەتی ملیۆنیەکەی کە دروست بوو قەراری 1680 لێکەوتەوە و بوو بە خەیر بۆ کورد ئەوە قیاس ناکرێت لەگەڵ تێکچوونی وەزعی ئیقلیمی قیاس ناکرێت زۆر خراپ زۆر غێڕەتە قەزەیەکی تر هەیە هەر لە کۆنە ئەوترێ خەیری من لە شەڕی خەڵکایە یعنی وەختێ من خێرەکەم دوژمنەکانم لە شەڕابن هەموو جارێ و معادلەوانە ئێستا من ڕسمی واقعەکە بۆ جەناب و بینەران شیەکەمەوە لە 2003 هەتا 2013 یعنی 10 ساڵی ڕێک ئەم مەنتیقە ئارام بووە ئێران و تورکیا ئارام بوون سووریا ئارام بووە عێراق بەشەکەی ئێمە ئارام بووە کێشەی ناوخۆی لەگەڵ سوننە و ئیرهابی ئەوانە هەبووە ینی سوننە وەکو شەعب ئیرهابی ژۆک و چەکدار هەبووە بەڵام کوردستان لەو وەزعە زۆر ئارامە باشترین گەشەی کردووە پارەیەکی زۆری تێڕژاوە خەڵک بوژاوەتەوە خان و ماڵ و سیارەی کردووە بە هەزارەها کەس بۆتە ملیۆنەر ئەوان لە ئاشتیا بوون ئێمە گەشەمان بەڵێ مامۆستا بەس ئێمە لە بیرمان نەچیتن شەڕی قاعیدە لە عێراق هەبوو شەڕی مقاومە لەگەڵ ئەمریکا لە عێراق بوو شەڕی شیعە و سونە لەو فترەیەکە جەنابەت بڵێ لە 2003 تا 2013 عێراق هەموو لە شەڕدا بوو کە تەنیا کوردستان ئارام بوو باسی بیئەی ئیقلیمیەکەم کاک باسی عێراقم نەکرد باسی بیئەی ئیقلیمیم کرد ینی پرسیارەکە لە پرسیاری پێش ئەوە هات ئەگەر ئەم مەنتیقە تێکچێ و شەڕ گەورە بێ ئایا ئەگەر تورکیا و ئێران بێ بە شەڕیان عێراق و تورکیا بێ بە شەڕیان وەزعیان خراپ بێ ئێمە چیمان لێ دێ دەبابەی تورکی داخلە بێ بۆ کەرکووک دەبابەی عێراقیش داخلە بێ لە کەرکووک و بۆ زاخۆ تۆ چی تەمێنێ یعنی ئەمە ئەگەر بڵێ مەسەلەن جەنگی سارد لە بینی تورکیا و ئێرانە هەبێ ئێمە قازانجەکەین ڕوبەمە تەبیعیە لەو معادلە قازانج بکەین جەنگی سارد بەس جەنگێک کە جەنگ بێ لەسەر ئەرز بکرێ و خەتەرناک بێ ئێمە بین بە ژێر پێوە لەبەرەوەی قدرەی دیفاعیمان نییە و حەسانەی حەسانەی دەستوری و کیانی قانونی دەولیشمان نییە مەسەلەن تۆ کیانێک نیت ئومەی متحیدە یا مەجلیسی ئەمن وەکو کوێیت بێ دیفاعت لێ بکە تۆ ئەو کیانە نیت لەبەرەوەی ئێستا فەلەستین شیبهی کیانە شیبهە کیانە لەبەرەوەی ئەندامە لە ئەندامی چاودێرە لە ئومەی متحیدە بەس ئەندامی ڕەسمی نییە بزانە یەک دەوڵەت ئەجوڵێ بڵێ ئەچم هەتا دەوڵەتەکانی ڤیتۆ ڕووسیا و سین
ئەڕۆن بڵێن ئێمە ڤیتۆ بەکارێنین ئەوە کیانێکە ئەندامی ئوسرەی دەولیە ئەچەم دیفاعی لە یەکەم نایکەن بۆ ئەڵێ هێشتاوە نەبووەتە ئەندامی تەواو ئەوە دەوڵەتێکە 158 دەوڵەت دەنگی پێداوە ئێمە هێشتا عێراقەکەشمان هێشتا مەحزوزە نەک خۆمان مامۆستا پرسیارێکی زۆر گرنگ هەیە شەڕێ فەڵاستینێ چ دەست پێکرد یەوێ دیماییکێ کریارەکە حەماس دژی ئیسرائیلێ gelek xelk heye yani ez nabêjim îslamî beş derve îslamî rexnê li wê kiryarê digirin û pêşwext jî gotiye ev dibîte karesat ser Xeze besekirin bêne helwîstê Falastîniya Falastînî heye îslamî heye Elmaniye heye hemî îtîcad hemî ek helwîstin kes rexnê li Hemasê nagirît hemî hêrşê ser İsraîlê dikin hemî dijî İsraîlê axivin helwîstê hemiyet berjewendiya Xeze daye kes nayê dibêjîtin dest xweş bît İsraîl ku ev şûle kir çunku Hemas ya xelet bûyî ez ê vê ênim miqarnêkem gel ev kiryara referandumê haber Kurdistanê çebûyî ne bes kiryara referandumê gelek biryar êne dan em bînin hêzên opozisyona Kurdistanê an xelkek şîna rexnê xeletî Bexdad ket derheqê Herêma Kurdistanê da be şîna bên rexnê li Bexda bigirin hemî di rexnê desalata Herêma ev biryara ya xelet bû referandum xelet bû nebû ahat bakirin hemî dibine feylesof axifnê dijî Herêma Kurdistanê erê ev eybe bes nav me Kurda da heye ku em êk helwîst nebîn an em berevaniyê êk û nekin bûçî li Falastînê çend gel ku karesatê mezin nikeb serê sivîlayê tên wekî ew rîdana dîyî çê wî Misteşfa Mehmedaniye ye hatiye topbarankirin û 500 biçîk û jin û nesax hatîne kuştin yani ew zira karesat bes kes naêtin nûkene wextê hindiye rexnê li kiryara Hemas bigirin hemî dîfaê ji Falastînê dikin bes nik me Kurda çawa encamê referandumê دولت دەوروبەرê me Bexda dijî me rastiya hêzê opozisyonê û nuxba Kurdî û hemû bû feylesof bû rexnê bigirîtil biryara referandumê anya Bexda heker bû cê nehenêrît heke mûçê karmenda nehenêrît hemî di ên rexnê Herêma Kurdistanê Kurd ne ek helwîstin beramber ew tiştê beramber Kurda tekirin bûçî کاک ئەحمەد ئەوش وەڵام دوو وەڵامی هەیە یەکێکیانەوەیە کە وعی فەلەستینی و حتا شعبەکانی تر ئەوانەی کە لە شەڕی مەسەن حربی عالەمی یەکەم و دووەمە ئەمریکا شەڕی لەگەڵکردن لەتی کردن هەمویان یەک مووقف بوون بە جیاوازی ئایدۆلۆجییانە ئەوە پێوترێ وعی بەشێکی پێوتێ وعی قەومی باشێکی پێوتێ وعی سیاسی ئەگەر دینەکەشی بخەیتە پاڵ پێوترێ وعی دینی کە جیاوازە ئەو وعیە کامڵە هێشتا لە ناو کووردا تەقسیمە لەتە کامڵ نەبووە خەڵکی کورد بە شێوەیەکی گشتی زۆری ماوە ئەو مەرحەلانە تەواو ببڕێ لە ناحی دروستکردنی وەکووتمان فەقری فەرهەنگی هەیە چی فرق هەیە نێوان کورد و فەڵەستینەوە ینی فەڵەستینی کەڤنترش وعیەوە باشترە هەموو فەلەستینیەک قەزەی فەلەستین بەهی خۆی و کوڕی و کچی و ئابا و ئەژدای ئەزانێ قەزیەکە و ئەو خاکە لەسەری خوێنی لەسەری بڕژێ خوێنی خۆی و خاکەکەش بە پیرۆزەزانێ کێشەی نییە هەموو فەلەستینیە بە ئیسلامی و ئەلمانی و هەموو بەشەکانیوە فەلەستین لای ئەو قەزەیە قودس لای ئەو قەزەیە ئەم بابەتێکی مهمە وعی قەومی کوردی لەو بوارە تەبعەن زۆر ناکامڵە و ئەبێ ئیشی زۆری بۆ بکرێ و زۆری ماوە جا هۆکاری زۆرە حیواری سەریح لە بینی نەتەوەیەکان و ئیسلامیەکان و ئەلمانیەکان و ئەوەی کە ئیتر هەر کەس بە جۆرەکە قەت حیواری قوڵ لە بینی ئێمە نەکراوە اینجا وا نەکراوە لە عەقلی باتینی تاکی کووردا وا دروست نەبووە کە من و ئەم خاکە یەک جەستەین نین لە یەکدا نابڕین بۆ مناڵەکانیشم وایە لێرەوە ئێمە ئەبوایە لەم لانی کەم ئەوە بە لە شۆڕشا بکرایە یعنی شۆڕشی سەقافی هەمیشە شۆڕشی وعی نیشتیمانی وعی وەتانی وعی قەومی ئەبێ بکەوێتە پێش شۆڕشی چەکداری لەسەر ئەو ئەساست و ئەبێ شۆڕشەکە بکەیت بەڵام بەهەرحاڵ ئەوە بە تەواوی نەکرا ناکامڵ بوو ئەی خۆ ئەبوایە لەم حکوومەتە ئیش لەسەر ئەمە بکرایە نە بە معنای سەلبیەکەی
نە بە معنaa نەتەوە پەرستی شۆڤێنی بۆ معنaa نا بۆ معنایی کەواتۆ زمانت ئەرزت دینت ئەمانە جزئێکی لایەتە جەزەن نەدانە بڕاون لە تۆی ئینسان ئەبێ هەتا ئەمری ناتوانانی دیفاعی لێ نەکەی بەڵام چۆن بە چ میکانیزمێ تەوعیە لەم بوارە لەناو کوردە هەرجار رەخنە تووشی حکوومەتت بیت آخر ئەف خەلکیش دەروی حکومەتی پترش حکومەتێ ئەف هێزت ئۆپۆزیسیۆنێ حتى هێزت ناف حکومەتێژی هەیت بینە ئۆپۆزیسیۆن گەل ئێکۆدو کاک ئەحمەد بۆیە ڕوو لە حکوومەتە کرێ یابان سەنغافورە یابان قەدیمتر سەنغافورە نزیکتر چۆن دروست بوو یابان نزیکی 40-50 کۆنگرەی گرتووە بزانێ نقطەی زوعفی لەکوێ ئەخیرەن دۆزیانەوە لە تعلیمە تعلیمیشی کێ سەنغافورە 1936 چەندێکە کاتێ مالیزیا دەریەکە لەبەر بێتفاقی و گەندەڵی و فەساد و برسێتی دەریەکە کابرایەک دێ ئەڵێ مامۆستا و تەلەبە بدەن بە من هەموو سەنغافورە بۆ ئێوە سەنغافورای دروست کرد ئیشی کێ ڕێیز و زەرایە کردی مالیزیای شەروەها دوایی کە ئیسلاحاتە کرێ ڕوو لە حکوومەتکردن یعنی ئیرادە قدرەتی بەشەری مالی اقتصادی داڕشتنی سیستەم نظام قانون دەستور پەرلەمان ئیشی حکوومەتە خۆ ئیشی خەڵک نییە بەڵام لە پاڵ ئەوەشان نابێ هەرگیز نخبەی مفەکر نخبەی قەڵەم بەدەست نخبەی خوێنەوار بەری نین لەو شتانە چونکو ئەو ئەوروپایی ئۆپۆزیسیۆن بەڵێ ئۆپۆزیسیۆنیش ئەبێ بەشێکە لە نخبە ئەوروپا کێ دروستی کرد خۆ حکوومەت دروستی نەکرد ئەوروپا فەیلسوف و مفەکر و لاهوتیە خوێنەوارەکان و ڕۆشنبیرەکان دروستیان کرد 4 قەرنی ڕێک ئیشیان کردووە تا سەرەتای دروستبوونی ئەوروپا دروست بووە حکوومەتیان نەبوو حکوومەت هەمووی دابش بوو لە بینی سەرەتا هەر کەنیسە بوو دوایی بوو بە شەراکەت لە بینی کەنیسە و سوڵتە دوایی ئەو نخبە ڕۆشنبیرە مسەقەفە ئەهلی فکرە توانیان تەئسیر بکەن لە مجتەمەعات خۆیان ئەوەنە هۆشیاریان بۆ گەلەکەیان دروست کرد ئەوان قەراری یەکلاییکەرەوەیان دا بەڵام دوای چی دوای 4 قەرن و نیو اینجا گەیشتنە نەتیجە ڕووکردنە حکوومەت شتێکی زۆر تەبیعیە حکوومەت بەری ناکرێت لە هیچ مەرحەلەیەک لە شتێکە ئێسەژەبێ لە سەفرە دەست پێ بکە بس عندي رخنا له حكومة تهرب لمسؤوليتي خلكيتر تهرب لمسؤوليات رخنا له حكومة أوش غلطة أوبوزيسيون بكاهلية نخبة بكاهلية شعب بكاهلية بلام أجر حكومة خوي بكا بخاوني قضيك أويش تهرب نكا خلك رويتي ناكا بلام بيوزناك حكومة تهرب كا بيوز برنامج هبه سيستم دروس بكا يا تسمع سر ريفراندومكا ريفراندوم كاك أحمد خلق موقفي هبو بلان براسي لا باش ريفراندوم دارم لا باش ريفراندوم كأنجام كان ما تصيبون زور خلق رايك لبر برسياتي دو قصة هيا كاك أحمد لو بابتا يكي كان الله قاعدة الله أجر سركوتن هبو أو من اشتيات لقالي شريكم أجر دوراني تياب وارخو تحملي مسؤولية كي تخوتك هر كسيكي أو هر قاعدة لتاريخ هرواية ئەمێنێتەوە سەر ئەوەی ئایا خەڵکی کوردستان لە ڕیفراندۆم خاوەن هەڵوێز بوو من بۆ تاریخێڵێم ئەم قسە لێرا تۆمارەکەم خەڵکی کوردستان لە 1992 کوردستان لەگەڵ ئەوەی نەیان ئەزانی نەتیجە چییە لەگەڵ ئەوەی معلوماتیان نەبوو لەسەر چه ئەساسی ڕیفراندۆم ئەکرێ وە قەلەقیش بوون و دڵنیایش نەبوون لە نەتیجە دەنگیان پێدا ئەمە مەوقفێکە بێ بۆ خەڵکی کوردستان بنووسرێ بەڵام دوایی تاکتاکێک لە خەڵکی کوردستان لە ئۆپۆزیسیۆن لە دەرەوەی ئۆپۆزیسیۆن لە ڕۆشنبیران لە سیاسیین ڕەخنە ئەگرن لە واقعەکە من تا ئیسە گوێم لێ نەبووە کەس دژی ئەسڵی ڕیفراندۆم بێ خەڵک دژی قەزەیەکی تر بوو یەکەم بێ معلوماتی و نەبوونی وەعیەکی تەواو دووهەم کاتێک کە دەولیان پشتی قەزێکە نەگیرا خەڵکەڵێ نەبووە لەو نقطەوە ئینسیحاب بکرایە باسەکە لێرێ ئەگینا وەکو مووقف کەس نێزانی ینی پشت بەچی ئەبەسیە قەزیەکە ئەوە ئەسلی مەوزوعەکەیە مامۆستا محەممەد ڕاو زۆر سپاس بۆ بێ دەرفەتێ وەخیتە گرت کاریگەری بەرنامێ تاکرد گەلک مەمنون
بینرت هجا و برکفتی سپاسی هواجید کین بو راوستانا برانبر دیتنا وی برنامه حتی جارا کدید گهینه ایک و خلق کدی خاطر هوا خودی گل هوید.